بەڵێ بەڕێزان مەسرور بارزانی لە دیدارەکەیدا بۆ واشنگتن کە بە بانگهێشتی فەرمی ئەمریکا لێ بوو بێژگەل لەلایەنە سیاسیەکان و بێژگە لەلایەنی دیبلۆماسی لەگەڵ تەواوی بەرپرسە باڵەکانی ئەمریکا ئەو قسەی لە سەر مافی پێکاتەکانی هەرێمی کوردستان کردبوو بە گشتی و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان چونکە لە عێراقدا مافی پێکاتە نەماوە ئەوە تا کریسیانەکان لە ملیۆن و نیوێکەوە لە عێراق کەمتر لە 100,000یان ماوە بێژگەلەوە لەگەڵ ڕەوەندی کلدۆ ئاشووریش لەوێ کۆبەوە بە تەواوی پاڵپشتی خۆی بۆ مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان دەربڕی لەسەرم بابەتە میوانێکمان هەیە لەگەڵ ئەودا قسە و پرسی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز مارتن مەننا سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکی کلدانی لە ویلایەتی میشیگن لە ئەمریکاوە لەگەڵماندایە بەڕێز مەننا سڵاوتان لێبێ زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 خوێندنەوەتان بۆ کۆبوونەوەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ڕەوەندی کلدانی ئاشووری لە ئەمریکا چییە لە کە پێداگرە لەسەر مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان من شانسی ئەوم هەبوو کە چەند جارێک سەرۆک وەزیران ببینم و لە مانگی 2022 من شاندێکی کۆنگرسم لەگەڵ بوو و هەموو لەوێش سەرۆک وەزیرانم بینی و ئێمە زۆر بابەتمان باز کرد و زۆر گرنگی پێدا و زۆر گرنگی بە بابەتی پێکاتەکان دەدا و ئەو بڕیارەشی کە لەلایەن دادگای باڵاوە دەرچوو باسمان لێ کرد و باسمان لە بابەتی کەلتوری و زمانەوانی خۆمان کرد وەکو کلدان وەکو ئاشووریەکان بۆی کە ناسنامەی خۆمان کە با بڵێن ڕەگ و ڕیشەمان بۆ وڵاتە دەگەڕێتەوە و لە مێژووی ئێمە لەو ناوچەوە دەست پێەکە و هەرێمی کوردستان بووەتە پەناگەیەکی ئارام بۆ ئێمە بۆ پێکاتەکانی دیکە کاتێککە لە تیرۆری داعش هەڵاتن و بۆی کە بزانین چۆن بتوانین چارەسەرێکی دوورمەودا بدۆزینە بۆی کە خەڵکی ناچار نەبێ عێراق و هەرێمی کوردستان بەجێ بێڵێ و ڕووبکەنە وڵاتانی ڕۆژئاوا بۆیە گفتوگۆیەکی دوور و درێژ و چڕ و پڕمان کرد لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیران و باسمان لە کۆمەلگای کلدانیەکان کرد کە لە شوێنێکی وەکو میشیگن کە نزیکەی 200,000 کلدانی تێدا دەژین و ئێمە هاوکار دەبین لێرەوە بۆی کە هەرێمی کوردستان مافەکانی خۆی بەدەست زۆر باشێنێ بەڕێز مننا ئێوە سەرۆکی ژووری بازرگانی کلدانی ئەمریکی کلدانین یعنی لە کۆبوونەوە کەشتانە لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو باسانەتان کردووە من پرسیارەکەم ئەوەیە ئێوە دەتانەوێ چۆن وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن بەدڵنیاییەوە پرسیارێکی زۆر جوانە ئێمە پێشنیازمان کردووە بۆی کە هاوکار بین لەوەی کە پشتیوانی کۆبکەینەوە لە کۆنگرس بۆی کە شاندی کۆنگرس بێنە هەرێمی کوردستان لە ڕۆژانی داهاتوو و لە ژووری بازرگانی خۆمانەوە گفتوگۆمان هەیە بۆی کە چۆن ئەو شاندە بێن بۆی کە چۆن وەبەرهێنەرەکانمان بێنە هەرێمی کوردستان زۆر باشە بەڕێز مننا ئێوە کە مادام سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکی کلدانی بۆ خۆشت باش دەزانی لە هەرێمی کوردستان کلدان ئاشوور ئەرمەن دەژین پرسیارەکەی من ئەوەیە ینی جیا لە کۆمپانیەکانی ئێوە چۆن هانی کۆمپانیا ئەمریکایەکانیش دەدەن پێیان بگەێنن کە هەرێمی کوردستان شوێنێکی سەقامگیرە بۆ وەبەرهێنان ئێمە قسەمان کردووە بە باسی هەرێمی کوردستانمان کردووە وتومانە کە کوردستان سەلامەترین شوێنی عێراقە و دەبینن هیوادارین کە ناوچەکانی دیکەی عێراقی ژۆ هەرێمی کوردستان سەقامگیر بن بەڵام زۆربەی کریسیانەکانی عێراق ئێستا لە هەرێمی کوردستانەژین هۆکارێکی لە پشتە و هۆکارەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە بەشەکانی دیکەی عێراق زۆر باشتر بووە کاری باشتری کردووە و هۆکارەکەی ئەوەیە کە سەقامگیری ئاشتی بۆ
خەڵکە دابین کردووە و کریسیانەکان و ئەوانی دیکە کە لە با بڵێن لە دەوروپشتی مووسڵن هەموو ڕویان کردو هەرێمی کوردستان چونکە ئێمە دەمانەوە خەڵکە لەوێ بمێنێتەوە نەک کۆچ بکە لێرە لە ئەمریکا ئێمە لەگەڵ ئەندامانی کۆنگرێس لەگەڵ با بڵێن کلدانیەکان لێرە هەوڵمان داوە بۆی کە ئابوووریەکی باش لە هەرێمی کوردستان هەبێ چونکە ئەمە لە بەرژەوەندی هەموو لایەکە بە کلدانەکانیشەوە بە پێکاتەکانی دیکەوە بۆیە ئەگەر ئابووری هەرێمی کوردستان باشی بۆ ئێمەش باشە زۆر باشە بەڕێزمەنا ئێوە وەکو سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکی کلدانی هیچ پەیوەندیەکتان لەگەڵ ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان هەیە؟ کاتێک ئێمە لە سەردانی پێشومان لەوێ بووین چوینە دهۆک و دکتۆر عالی تەتەر پێشوازی لێکردین و ژووری بازرگانیمان لەوێ بینی و زۆر لە نزیکەوە قسەمان کردوە پێشەم گفتوگۆیش من لەگەڵ نووسینگەی با بڵێن حاکمی ویلایەتی میشیگن قسەم دەکرد و بۆی کە دەمانوێت پەیوەندێک لە نێوان دهۆک و میشیگن دروست بکەین و ببنە دەستە خوشکی یەکتر وەک با بڵێن لە عنکاوە کە زۆربەی کلدانیەکان و با بڵێن کریسیانەکان لەوێن و گوتم لێرە 200,000 کلدانی لە میشیگن ئەژین بۆیە بیرمان لەوە کردوتەوە کە ئەم دەستە خوشکە کە لە نێوان دهۆک و میشیگن دروست بێ بۆ ئێمە زۆر زۆر باشە بێ وەوا ئەکات کە بەرەو پێشچوون بچێتە پێشەوە دەرفەت بڕەخسێ بۆ هەردوو شارەکە بۆ هەردوو وڵات بۆ هەردوو ویلایەت با بڵێن بۆی کە خەڵکی زیاتر سەردانی ئەو ناوچانە بکە لە داهاتوودا بۆی کە بزنیش پێکەوە بکەن زۆر باشە بەڕێزمەنە ئەوە هەواڵێکی خۆشە دڵخۆشکارە کە بتوانن دهۆک ببێتە دەستە خوشکی مەشیگەن ئێوە ئاماژەتان بە بڕیارەکەی دادگای فێدرالیدا دژی پێکاتەکانی کوردستان و بە دیاریکراویش ئێوە کریسیانەکان کە لە تەواوی عێراقەوە هاتوون لە هەرێمی کوردستان نیشتەجێن و دیارە وڵاتی خۆشتانە سەبارەت بەو بڕیارە دەڵێن چی بۆچی لە عێراق پێکەوە ژیان نییە؟ من دەرفەتی ئەوەم هەبوو کە چەند جارێک بەڕێ سوودانی ببینم و پێم وابێ ئەو لەسەر ڕێگە ڕاستەکەیەوە ئەمڕۆژ لە مووسڵ باسی لە دابینکردنی هەندێک بوجە کرد بۆ بنیادنانەوەی گوندی کریسیان و ئێزیدیەکان لەو ناوچەیە و هەنگاوێکی باشی ناوە و ئەو هەوڵەدا کە با بڵێن کێشەکانیان چارەسەر بکە بۆ ئێمە زۆر گرنگەوە هیوادارم کە بەڕاستی ئەمە بکردە بواری جێبەجێکردنەوە چونکە ئێمە ماوەیەکی زۆرە قسەمان کردووە لەسەر ئەو کەلتورە و ئەو زمانەی کە هەمانە لەو ناوچەیە بۆی کە بپارێزرێ و من باسی کلدانیەکانەکەم بە دیاریکرای بۆی ئێمە خۆمان تەرخان کردووە و کارمان کردو بۆی کە ئەم کێشەیە چارەسەر بێ و ئەم ململانەی لەو ناوچەیە نەمێنێ و بە گوێرەی مادەی 140 و مادەی 125 کە ئەمە ناوچەی با بڵێن کوردستانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستانن بۆیە ئەوەی سەرۆک وەزیرانیش کە لێرە بوو لە واشنگتن باسی ئەم بابەتێ کرد باسی مادەی 140 کرد و ئێمە هەمان نیگەرانیمان هەبوو ئەمان داواکاریمان هەبوو بۆی کە دەبێت پێکەوە کار بکەن بۆی کە بەڕاستی ئەمە چارەسەر بێ و هانی لایەنی ئەمریکیماندا بۆی کە کار بن بۆی کە ئەم مادەی وەکو خۆی جێبەجێ بکرێت کە لە بەژەوەندی هەموو پێکاتەکانە زۆر باشە زۆر بەڕێز مارتن مەنا سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکی کلدانی لە ویلایەتی میشیگن ڕاستەخۆ لەگەڵمان بوون گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش